لە ساڵی 2009 تاکو ئێستا کێشەی کوێستانەکانی باڵەکایەتی بێ چارسەر هەڵواسراون وەکو باخچە هەڵواسراوەکانی بابل. ئەگەرچی لە ڕووی سیاسیەوە بە تەسویە ئەم کوێستانانە مافی خەڵکی گوندەکانی باڵەکایەتین. لەگەڵ ئەوەشدا بڕیاری بەرەی کوردستانی تاکید لەسەر ئەو بابەتە دەکاتەوە. پارسار لە ڕێگەی لیژنەیەکی ڕاستپێردراو بە سەرۆکایەتی بەڕێز کرمانج عیززەت بەک دەرگەڵەیی لە بارەگای لقی چۆمان ڕاگەیەندرا و وێنەیەکیشدرا بە هەردوو لای ناکۆک. ئەوەی جێی سەرنج و سەرسوورمانە لیژنەیەک لەسەر ڕاستپاردەی کاکسیدات بارزانی پێکێنراوە بە سەرۆکایەتی هەڵگۆڕ شێخ نەجیب کە بەداخەوە ڕێگرن لە جێبەجێکردنی بڕیاری سەرۆک بارزانی و پابەند نین بە ناوەڕۆکی ئەم بڕیارە و زوڵم لە خەڵکی باڵەکایەتی دەکەن. خراپتر لەوە لەم چەند ڕۆژەی ڕابردوو کۆمەڵێک کۆچەری بەرەکەی ئاژاوە گێریان کرد و دوای تەقەکردن لە برایانی پۆلیسی چۆمان بۆ دادگا و پۆلیسی چۆمان ناتوانن ئیجراعات بکەن بەرامبەر سەرپێچیکاران کە چەندین مخالەفەیان کردووە، یاسایان شکاندووە، پوش و پاوانیان سووتاندووە، تەقەی کەوکوژیان کردووە بەرامبەر خەڵک و پۆلیس و ئافرەت، هەڵیان کوتاوەتە سەر ماڵ و مڵکی خەڵک. بەڵام بەدەر لە یاسا هەندێک بەرپرسی نابەرپرس سیارەکەیان دانەوە و هەستان بە هێزێکی هاوبەشی زۆرەوە هەڵیان کوتایە سەر خاک و شەرەفی باڵەکایەتی کە بەداخەوە ڕۆژانی زەبر و داپڵۆسینی بەعسیان بیرهێناینەوە.